قسە و باس و گفتوگۆکەم لەسەر پرۆژەیەکی زۆر تایبەت و ناوازە کە بە خۆشحالیەوە لە نێو شاری ڕۆشنبیریە بەڕێواچێت ئەویش پرۆژەی جیهانی بۆ کللتور و پیشەزازی داهێنانە بێگومان وەکو زانین کە لە ماوەی ڕابردووە بە سەدانی خۆ بڵێن بە هەزاران گەنجیش زۆر بەداخۆ بۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و بەشێک لەو بارودۆخانی کە هەیە نەک تەنها لە کوردستان بەڵکو لە تەواوی جیهانە ئەبینین کە کارەکانیان لەدەستێن بەڵام هەوڵ ئەدرێت کە بە چەندین شێوازی تر بتوانرێت ئەم گەنجانە جارێکی تر سوودمەمنەوە لەم پرۆژانە و بتوانن هەلی کاری تر بخۆیان بدۆزنەوە قسە و باسەکەم لەسەر پرۆژەکە و ئامانجی پرۆژەکە و تەواوی بابەتەکان بە میوانداری هەریەک لە بەڕێزان کە خەبات معروف کە سەرپەرشتیاری کارگەی کللتوریە و هەروەها خات و ئەسمەر غەفور کا بەڕێزیان دیزاینەرن سڵاوتان لێ بێم کاتتان باش بێ زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ ئێوە کە خەبات سەرەتا پێم باشە قسە و باسێک بکەین لەسەر بیرۆکەی کارەوە کە زانین کە بێگومان شاری سلێمانی یەکێکە لە ئەو شارانەی کە لای نووسکۆوە بە شاری ڕۆشنبیری وارووا کللتوری ناسێنراوە و ئەم بابەتانش کە هەیە بێگومان گرنگ و تایبەتمەندی خۆیان هەیە بەڵام ئەوەی کێ هەماهەنگی لەگەڵ بەشێک لە ڕێکخراوەکانی بڵین وڵاتانی دەرەوەیە بکەن ئەمە تا چەند سوودمەند دەبێت بۆ ئێوە و تا چەند ئامانجەکەتانی پێکاوە دیارە ئێمە لە سەرەتاوە هەربیرمان لەوە کردوتەوە کە سوودمەندبی لە هاوکاری هەموو وڵاتەکانی دنیا و دەور و بەرمانی تر بە هەموو شێوەیەک چ لە شێوەی مرۆیی بێت چ لە شێوەی وەکو دەوڵەتەکان بێت ئێمە باشە پەیوەندێکی باشمان هەیە چکە خۆمان تقریبان بەشێک لە ئێمە لە دەرەوە بۆ هاوکاریەوەمان هەیە بەدویستم لە سەرەتایە بەس ئەوە بڵێم کاڵین کارگەی کولتور کارگەی جگەرەی کۆنی سلێمانی ئێمە کردومانە بە کارگەی کولتور چکو ئەمانەیە هەمان ڕۆڵ ببینێ کە کارگەی جگەرە لە سلێمانیە بینیوێت کە بتوانێت بژانەوەی بە شاری سلێمانی بات بێگومان ئەو کۆزانین کە بە هەفتانەش چەندین چالاکی هوەری و ئەدەبی زۆر گرنگ لە نێو ئەو شوێنەیە و بۆیە پێسە پێشی ئەوترێت کارگەی کللتوری لەبری دام پرۆژەی زۆر جوانی کللتوری تیاهەیە بە ئەنجامەگەێت بەرهەمێنێت بێگومان ڕاست بەرهەمێنێ و ئەوچێ لەو پرۆژانە بڵێن ئەم پرۆژانەیە کە ئێستا هەمان خۆی بیرۆکەکە لە چێوە هات ینی بۆچی کارێکی لەم شێوەیە لە شاری سلێمانی ئەکرێت ئایا تەنها ئەوەی کە من لە سەرەتاو ئاماژەم پێکرد ئەوەی کە بە هەزاران گەنج هەیە کارەکانیان لە دەستیا و ئێوە ئەتانەوێت هەلی کار بۆ گەنجام دۆزنەوە یاخود ئەتانەوێت بۆ ئامانجێکی ترتان هەیە لەم کارە نەخۆی هەر ئێمە ئامانجمان ئەوەیە کە کاڵین کارگەی کولتور و بەسمانەوەی کولتور بەرهەمهێنین بۆ ئەوەیە کە بتوانین کولتور بکرێت بە ئیندوستری بە پیشەسازی یعنی بە شێوەیە بێ کە بتوانێت تۆ پەروەردە خەڵک پەروەردەکەی بۆی بچێتە بازارەوە مەسەن توانێت ئیش بکات بچ کار بخۆیت بۆ نمونە لە بواری سینەمایە ئەگەر بتوانن لە بواری ئەنیمەیشنە سینەمایە لە بواری مەسەن کلیپ دروستەکەن دروستەکانمانە هەموو بازارێکی زۆری هەیە ئێستا هەموو بە دوای خەڵکی وایە گەڕێ وەلای ئێمە ئەمانە دروستە جا کاری دەست بێت یاخود کاری بڵین لە بۆی تەکنیکا لە بواری ئەمانەمان هەمووی ینی هەوڵین دروستیکەین بیرۆکە لەوەیە کە ئەو کارگەیە کاڵین کارگەی کولتور بۆ ئەوەیە کە بەرهەمێنەری کادری باش بێ بۆ شارەکە و توش هەم بۆ ئەوەی کە بڵین پەرەپێدان بێ بۆ بوارەکە بگومان و کۆزانی خانمان حەزێکی زۆریان بۆ خشل و بۆ ئەو بابەتانە هەیە و هەمیشە ئاغێڕێن بە دوای بابەتێکە کە دەگمەن بێ مامۆستا ئەسمەری جوابزانێکی کرد لەو مامۆستانی کە توانیوێتی زۆر بەباشی ئەم بابەتی خۆی پێکێت و چەندین کاری ناوازە فێرخوازەکانی خۆی بکات خات ئەسمەر زۆر بەخێر بێی سلااوە لێبێ پرۆژێکی لەم شێوەیە و بەشداریکردنی تۆوەکو مامۆستایەک تا چەند گرنگە کە خۆدۆک و گەنجێک دەستگیرۆی کۆمەڵە گەنجی تربی بۆ ئەوەی کە بابەتێکی جیاوازیان فێر بکەیت بۆی ئەوانیش بتوان بژێوی ژیانی خوانی لەسەر پیا بکەن ئەم پرۆژەیەکە ئیسا ڕێکەوتە لە نەزەری منە زۆر شایانی باس و ئاهەمیەتە یەکەمین دلیل ئەوەیە کە کەسانێکە وەکو کەسانێک و ئەڵبەتە زیاتر خانمان دیسان دەسەکەنەوە بە کاری دەستی و هەم فەرهەنگی خۆیان لە فەرهەنگی خۆیان استفاداکەن هەم لە وجودی خۆیان استفاداکەن هەم شغڵێکیانە بێت یانێ ئێمە توانین بێژین کە چەندین فایدەی هەیە ئەم مەسەلە ساوەک لە وێنەکانی شایبینین ئەو فەرخوازەکانن بگومان دیارە کە کەشێکی ئاراموار و هاتوانیوانە سوودی زۆر باش لە ئێوە وەربگرن وەکو کۆمەڵێک مامۆستای پرۆفشناڵ و زۆر باش دیارە ئەم بابەتانە بۆ ئایندە هەموو گرنگی خۆیان هەیە هەم ئێوە توان هەلی بڵین کار بدۆزنەوە و هەر بتوانن وەبزانمە کارێکی خاتم مەستورەیە بگومانەوە کارێکی گرنگە مامۆستا تا چەند
گەنجان بەدەم پرۆژەی لەم شێوەیەوەیان هەر گەنجان زۆران پێ خۆش ئێستا ڕۆژانە ئێمە بەدوام ناگەڕێن من بەڕاستی من پەیوەندیم بە پشتەوە نییە چکە من ئیشی کاری من کۆی پرۆژەکەی چکە خۆزای پرۆژەکە پێک نهاتوە لەم چەند پرۆژەیەکی ئێستامان کۆی پرۆژەکە زۆر گەورەی 27 دۆنمە هەمووشی بینای جوانن هەمووی هەوڵین چا بیخینە کار لە بواری وەرزشە لە بواری سینەما لە بوارەمانێ بەس ئەم پرۆژەیە باشەکەی لەوەیە جایزێتی ئەڵمانی و بڵین گوێتە و BMZ کە بێچەکە لەو ڕێکخراوانی مەسانی ئەڵمانیە بۆ هەماهەنگی پێشکەوتن و گەشە پێدان لە بواری دیموکراسی و لە بواری گەشەپێدانی مرۆیە لەگەڵ ئەوانە کارەکەی هەم ئەوانیش زۆریان پێ ئیمڕۆ سەفیری ئەڵمانی لەوێ بوو هاتبوو سەردانی کردن هەر زۆر گەشایەوە کە ئەم شتانەی بینی وتی ئێمە هاوکاریەکەمان بەڕاستی جێگەی خۆی گرتووە حەزەکەین زۆر بەردەوام بین لەگەڵتانە چۆ بۆ ئێمەش باشە و هەموو چکە ئەمە خۆی زانی بەرنمەیەکە کە لە UN و ڕاستپێراون کە لە سەردەمی کۆرۆنایە ئەم بەرنمەیە بکرێ بۆ ئەوەی ئەو خەڵکی کە زیان بەخش و زیانی لێکوتومان کارەکانیان لە دەستیتوانین کارێ بەڵام خۆی ئەمە بەرشتێکی پرۆژێکی بەردەوامە نەک بەس بۆ ئەمەیە ئەبێ ئێمە بەردەوام ئیشکەین لەسەرەوەی کاتە من لێرە ئەمە بە بینەرەکانمان بڵێم کە ئەو کەسانەی چانسیان نەبووە لەم جارە بەشدار بن ئەتوانن لە پرۆژەی ئاینجاوانێ مامۆستا بتوانن ناوی خۆیان بنووسن و بەشدار بن بتوانن سوود لە پرۆژێکی لەو شێوەیە وەربگرن باشە مامۆستا پرسیارێکی ترم هەیە ئەویش ئێوە تەنها بۆ بڵین کارەکە فێری فەرخوازەکان ئەکەن یاخود دواتریش ئەتوانن چانسی کارکردن یاخود هەلی کاریان بۆ بدۆزنەوە ئەو ڕاستی بە ئێمە چەند توانین هەبێ هەم بوارەکانی هەوڵەی ینی هەوڵین لەوە شا بکەین چۆن بتوانین بخێنە بازارەوە چۆن خوێنین یعنی ئەو فرسەتانە بە شێوەی جیاواز لە دروستکردنی پێشانگایە مەسەن پێشانگا دروست دەکەین بۆی هەموو ئەوانی کە پێویستیان بە خەڵکی وا بێت بێن سیرکەن ببینن ئەوانە هەمووی ئێمە پرۆسەکەمان زۆر پرۆسەیەکە بڵین تێکەڵاوە هەموو شتە بەشەکانی تایە هەوڵین ئەو بەشانیان بکەین جا بۆیە زۆر گرنگە لە سنتەرێک وەکو ئەوەی کە هەمانە ئێمە کارگەی کولتور لە سلەیمانیە پانتایەکی گەورەی هەیە حکوومەت زۆر پێویستە بەڕاستی هاوکار بێ لەم بوارەیە یعنی ناڵم تەواو پشتیان نەگرتوین بەڵام کەم تەرخەمیشی تایە چکە ئەو پرۆژەیە ئەتوانرێت زۆر خێراتر بکرێت هیوادارم لەم وەلازێتر وعدیان پیاوین کە بیکەن بۆ باسی پرۆژێکی زۆر جوان و گرنگە پرۆژێکی زۆر جوان و گرنگە یعنی خۆی بگرێت بە هەموو سەفیرەکان کێن بۆ ئەوێ هەمویان ڕێیان وایە کەمە گەورەترین پرۆژەیە ئەسڵ ناوڕاستی ڕشاد ناوڕاستە چکە لە هیچ شوێنێکە ناو شارێکی وا گەورەیە پانتایەکی وا گەورە نییە بۆ ئەم پرۆژەیە جا ئێستا ئەم پرۆژەیە ئێستا ئەمانە مەسەن ئەم گەنجانە کە بڵین بۆ شوێ پەروەردان خۆزانی ئەمە بەس تەنها ئەمە پرۆژەی ئەوە نێ بەس فێرکاری بێت ئەمە زەمالەیە پێڵەن زەمالەیە نازەم چی بڵیم سکۆلەرشیپە چکە ئەمانە هەموو ئەو تەلەبانە موچەیەکیان بۆ دابین کراوە حەقیەوەی کە هێن بۆی داوامەکەن و سەفەر خواردیان بۆ دابین کراوە هەمووشیان بۆ دابین کراوە بۆ ئەو ماوەی کە ئەخوێنن ئەتوان بە ئینەرژێکی زۆر باشەوە بێن و ئەوانەوە نیە ناوەکان چێ بۆ ئەوێ ئەمە هەموو شتەکانیان بۆ کراوە و دابین کراوە کێژەکرێت بۆیە پرۆژەکە زۆر تایبەتیە کە ئەمە کراوە خۆ ئەسمەرخان ئەزانێت کە ئێستاوانەی کە هەر هاتم اتفاقەنەوە بێژم کە من لە هیچ کوێ نەمدیە خۆشم زۆر سێرچم کرا بۆ هەمچین شتێ پێشتر ئەسڵ لە هیچ کوێ من نەمدیە هەمچین کارە بکردرێت و واقعا نەبێت حەساوی قەدری بزانن هەم حاڵەتی وەک سکالەرشیپیەیە حمایەتە کرێن خۆیان کارەکانیان ئامادا کرێ و عەرزە بە بازاڕە کرێ یعنی فقط یەک همەتی بچووکی خۆیانیەوێ ڕاستە بەس مامۆستا خەبات ئەوەی کابینین کاری دەستی زۆر وردە مامۆستا ئەسمەر ئەوەی تۆ بزانیت چۆن کار لەگەڵ خوێندکارەکانی خۆیەکات تووڕا بێ لێیان چۆن کاریان لەگەڵەکە ئێمە مامۆستایکی ترمان هەبوو پێشەوە مامۆستا کاروان کە لە خەڵکی سلێمانیە مامۆستایکی زۆر باش سەرەتا ئەو هەموو شتەکانی فێرکردن بڕین لەم بەشەیە لە بەشی بڕین ئەمەی کە خشڵە بەشەکانی تر ناڵێم چکە بەشەکانی تر خۆ دەزانێت و باسم کرد سکریپت رایتینگە نووسینی سکریپت نووسینی دقە بۆ فیلم چە زۆر ئێمە فیلممان زۆرە بەڵام دقی باش دەقنووسی باشمان دێن یعنی سیناریۆ نووسی باشمان نییە هەم ئەنیمەیشنەکەشە کە فێریانەکەن چۆن دەست پێ بکەن و مامۆستاکانیش لە بریتانیا دەستیان پێڵێنەوە ینی بە ئۆنلاین بە پارێکی زۆری ژێرە بەوانیش ینی بۆ نێ مامۆستای زۆر مختصن کە دەستیان پێڵێنەوە یعنی شتەکان ئەمەی ئەمان ئێڵێنەوە ئەو مامۆستا کاروان یەکەم جار فێری کردن چۆن شت دەحیم بکەن و چۆن ئیشکەن و چۆن بیبڕۆمانە کۆمەڵشتی فێرکردن تەلەکان چۆن چۆن ئەڵقا دروستکەن من دیقەتمەیان جاجا سەرم لیان ئەمیش ئێستا گەیانوێتە بە هینێکی تر هەنگاوێکی زۆر بەرزتر یعنی دیزاین و زۆر مامۆستایکی باشە چکە من تەلەبەکان
خۆیان هاتن بۆ لام وتیان زۆر حەزەکەن کام بەدڵمانە تکاکەی نییە با ماوەیشت درێژیکەینەوە ئەو بۆیسە بڕیارمانە کە درێژیکەین باشە ئەو بابەتانی کە بەکارێنن خاتوە سمەر چییە خوێندکارەکان زیاتر حەزەکەن چی فێر ببن یا خودت ئەوەی کە بڵین لە ناو بازاری کوردستانی گەورەیە بە شێوەیەکی گشتی تۆ چی فێری خوێندکارەکان دەکەی بۆی زوو ببنە خاوەنهالی کاری خۆیان ڕاستیەتی ئەشیا هەر ئەو شتانەی کە لە فەرهەنگی خۆمان زۆرتر استفاداکرێ لەسەر جلی کوردی استفاداکرێ زیاترەوانەمان کار بکردە باشە وەلێ مەسەلە وا پێشات کە خوێندکارەکان تەبینم چەند بە دیقەتەوە کارەکەن بەڵێ وای لێ هات کە ئێمە سایمان کرد لە پرۆسەیەکی زۆر کۆتا زیاترین شتیان پێبێژینەوە بە مەتریاڵیش مەتریاڵهای هەرزان فعلەن کارەکەن تاوەی کە دەستیان ڕێک بکەوێ و بچنە سەر ئاڵتون فعلەن لە مەتریاڵی زەرد و مس و زی و ئیسفاداکەن کە دوایی دەستیان ڕێککەوت و توانیان شوێنێکی باش بۆ خۆیان دابین بکەن بچنە سەر ئاڵتون باشە زۆر جار ئەبینم خانمان خۆیان ئیش بۆ خانمانی ترەکەن ئەکسسوارات دروستەکەن و بەشەوەی ئۆنلاین ئەیفرۆشنەوە لەم خولەیە تا چەند پیاوان و کوڕانیش بۆ نمونە بەدەنگەوە هاتن بۆ ئەوەی کە ئەم بابەتانە فێر ببن پیاوەکان زۆر حەزیان نەکرد بەس ئێمە بڕیارمان نابوو لە سەرتاوە لە سا هەشتای بۆ خانمان بێ ژن بێت و لە سا بیستی بۆ پیاوان بێت دەستان خۆش کەوتمان لەبەر ئەوەی کە بازاری زەرەنگەری خۆی ئەمە بۆ زەرەنگەریە فێربوونی زەرەنگەریە لە دوا خۆناغایکن بە زێر ینی زێران بۆ ینی کە ئیش سەر بکەن ینی بۆی فێری زەرەنگەری بوون ئەوە بوو کە بڕیارمان نالەوە بێت بۆیە ئیتر نییە زۆربەی زۆری ژن وەرگیرا چکە بازاری زەرەنگەری بەدەست پیاوەوەیە ڕاستە بوتمان بە گۆڕانکاریش لەو بابەت بۆی ژن توانین بگۆڕێن مامۆستاکان کچ بێت ژن ینی خانم بێ و ئافرەت بێ ئەتوانێت کە ئەو بابەتش ینی جێپەنجەی خۆی دیار بێت و بتوانێت گۆڕانکاریەک لە بابەتەشا ڕووبات ڕۆڵێکی زۆر باشی هەیە باشە خاتوە سمەر خانمان تا چەند زوو فێری ئەم بابەتانە ئەبن بۆ نمونە تا چەند دەزڕەنگینن و ئەیانەوێت فێر ببن و ئەیانەوێت کە بن بە خاوەنکار و خاوەن سەرمایە و داهاتی خۆیان خۆی و کەسانێک هەڵبژاردران لەم وەرکشاپەیە پێشتر لە کارێکی هوەریان کردووە مەسەلەن خۆیان خشتیان ساز کردووە بە تەل بوو یا بە هەر شتێکی کە خەریکی خشل سازی بوون بە خاطرەوەیە کە وەختێک کە هاتنە نێو ئەم وەرکشاپەیشۆ بەڕاستی بە تەواوی وجودیانەوە کاریانە کرد تەواوی هێزی خۆیان بەکارەگرن تا لە ئەو وەختەی کە هەمانە زیاترین سوود بەرن من ئشتیاقیان خەریکم ئەبینم کارکردنیان خەریکم ئەبینم بە زۆری زۆریش پێ خۆشحاڵم کەواتە هەتا پرۆژەکە بەردەوامی هەبێت تۆ بەنیازیت کە لە پرۆژەی ئایندەشا بۆ نۆ کۆمەڵێک گەنجتر خانمی تر فێری ئەم وەکو خۆمانڵێن ئەم سنعاتە بکەی بەڵێ چۆن نەخۆی بۆیان دەرکەوتۆ بۆ هەمویان ڕفیقەکانیشان بۆیان دەرکەوتۆ چکە زۆر خۆشە ئیجا فێری ئەو بوون بەسەن ئەو لە حیمەوت بکەن دەست زۆربیان دەستی خۆیان سووتان تەقینەوەی لە سەرەتا زۆر باشە بەس ویستم یەکیش بڵێم هەروە بۆ فایەک بووین چۆن خۆی ئەمە بیرۆکەی دکتۆر ڤیان فەرج بوو کە ئەو بیرۆکەی هێنا کە نووسیەوە و پێشکەشی کرد بە گوێتە و ئەوان وەریان کرد لەسەردا ئەو دەستخۆشیمان بۆ ئەو بوو پێڕۆژەکەی نووسیەوە و دقیق مامۆستا پامی تۆ چییە لە کۆتاییە بۆ هەم خوێندکارەکانەوە ئەم کەسانش کە چانسیان نەبووە بەشداری بن و ئەتانەوێت کە بۆ نمونە لە پرۆژەیە خۆت بڵێن لە وەرکشۆپی ئایندە بەشدار بن من پەیامەکەم ناتوانم بڵێم ئێستا لە ساسەد من بەردەوامە 5 ساڵی داهاتوو بەڵام ئێستا هەوڵەکەمان لەوەیە کە بەردەوام 5 ساڵی داهاتوو و ئەم جارە بڕین تەجروبەکەمان باشترە تێگەیشتینەوە با خەرجێکی زۆر بەشدار بێتە چکە تاقیکردنەوە ئاکرێنی هەموو هەرکە زۆر ناگیرێت ئەبێکێکە بێ باسی کرد ینی پێ لە پێشە کاری کرد بێ لەو بوارێ مەسەن لە بواری نووسینی سیناریۆ لە بواری ئەنیمەیشنە یاخۆ لەباری ئەمە کارێکی کرد بێت چکە من بۆ پێشخستنامە ئەمە بۆ ئەوە نییە دەست پێ بکە لە سەرەتاوە زۆر باشە زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان مامۆستا خەبات معرۆف بەڕێزیان سەرپەرشتیاری کارگەی کلتور و هەروەها خاتوو ئەسمەر غەفور کە بەڕێزیان دیزاینەر و لەم بەشەی پرۆگرام لەگەڵم بوون زۆر سپاس بۆ ئێوە مادوومانکردن بە هیوای بەردەوامی سپاس بۆ ئێوە